ئێمە قەرزاری لیبرالیزمین، بەڵام لیبرالیزم بەداخەوە تەنانەت پێی ناکرێت نەخۆی بپارێزێت نەخۆی دروست بکاتەوە لە شوێنێکی ترە. ئەوە لە عێراقا لە ئەفغانستانە سەرەڕای ئەوەی کە ئەمریکا چەندین تریلیۆن دۆلاری زەرەر کرد، 15,000-20,000 کوشتاردا، بێجگە و 15,000 هەڵبەتە تاکو ساڵی 22 جێستاکە ئاگام لە ئاماری ئیساکە نیە، تاکو ساڵی 2022 ئەو کاتە 30,000 کەس لەوانەی کەوە جەنگیان نەکرد، 30,000 سەربازی ئەمریکی کە جەنگیان نەکرد لە عێراق و لە ئەفغانستانە خۆیان کوشت لەبەر ئەو تراومایەکەوە تووشیان بوو لە عێراق لە شەڕەکەیە. لەبەر ئەوەیە ئێمە ئەبێت من پێم وایە ئەبێت بیر لە شتێکی تر بکەین، یعنی بیر لە شتێکی تر بکەین. من هەرچەند ڕەنگە پێتان سیر بێت، بەس من هینەکەی خۆم بە باشتر ێزانم بۆ ئەوەی دیموکراسی پێدا بڕێت. هەڵبەتە کەس هاوڕای من نییە و مشکلێ نییە، بەس خۆم بە باشتر ێزانم، ئامادەشم ئەو مناقەشەیە بکەم. لیبرالیزم هەڵبەتە دامەزراوە لەسەر تاگەرایی. تاگەراییەکە چییە؟ ئەڵێت تاکەکان مافیان هەیە، مافەکە لە چۆوە هاتووە؟ لۆک پێمان ئەڵێت خوا داوێتی پێمان، بەشێکە لە بنیادی مرۆڤ. باشە ئێمە باوەڕمە بەخوانیە کەواتە ماف لە چۆمایەوە جێگای نییە. ئیستاکە ئەوە هینێکی زۆر گەورەی، کێشەیەکی زۆر گەورەی ئەوەیە، کێشەیەکی زۆر گەورەی لیبرالیزمە کە ناتوانێت بسەلمێنێت کە هین هەیە. ئەو ڕۆژەش وتم، ینی جەرمی بەنەتەم ئەڵێت هین ماف قسەی قۆڕە، نانسەنس، ئاپۆن ستیلت. ستیلت ئەو دارە شەقانە هەیەکەوە بەسەریا سەرەکەون خەڵک هینەکان مهەڕجەکان ئەڕۆن، دوو دارە شەقی زۆر زۆر بەرزن بەسەریا ئەڕۆن و ئەوانە ئستیلتن. هین ئیستاکە لەم دوایانەیە پۆست مۆدرنستەکان هەندێک ئەوانەیەکەوە هەندێک پۆست مۆدرنستەکان هەڵبەتە نەک هەموویان، هەندێکیان قبولی مافەکان ناکەن، بەس یەکێک وەکو ڕۆرتی قبولیەکە دەڵێت مەسەلەی کەلتورە، مەسەلەی هەستە، ئێمە باشترە قبولی بکەین.